خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. سلێمانی وەکو شارێکی گرنگ و زیندوی هەرێمی کوردستان هەڕووداوێک دێتە پێشەوە، خەڵک پرسیار لە ئارامی و ئەمنیەتی شارەکە دەکات. بەڵام بەرپرسە باڵاکان باز لەوە دەکەن کە تێکدانی ئارامی شاری سلێمانی هێڵی سوورە و ئارامی تەواوەتی بۆ سلێمانی دابین کراوە و هێزەکانی ناوخۆ بە ئاسایش و پۆلیس و بە هێزەکانی تری سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستێکی پۆڵاین و وەکو چەترێک بەسەر هەموو چین و توێژەکانەوەن بۆ پاراستنی ئارامی بۆ ئەوەی خەڵک بتوانێت بازرگانەکان هاوڵاتیان بتوانن لە سایە و ئارامیە بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. سڕی یاخود نهێنی سەرکەوتنی هەر حکوومەت و دەسەڵاتێکیش دابینکردنی ئارامیە بۆ ئەوەی دوجار لە سایە و ئارامیەوە بتواندرێت بژێوی ژیان و کۆی کایەکانی ژیان بڕۆنە پێشەوە. شەو پانۆراما گفتوگۆ کات لەسەر ئارامی شاری سلێمانی و دەوروبەری بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز باڵام بۆ محەممەد جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان. کاک باڵام بۆ زۆر بەخێر بێ. سوپاس دەکەم. هەروەها بەڕێز مقدەم یاسین سەمیع وتەبێژی ئاسایشی سلێمانی کە بەڕێزیشان لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمانە بێ. سوپاس بەڕێز مقدەم یاسین. خێر کاک باڵام بۆ لەسەرەوە قسە بکەین کە ئێوە جگەلەوەی کە جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆن و پەرلەمانتارێکی چێتی نیشتیمانی کوردستان و چێتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەوز بەرپرسیارە. تا چەند زەمان یان گەرانتی ئارامیەکی تەوان ئارامی ڕەها لە شوێیەکی دنیا نیە ئەدەن بە خەڵک کە خەڵک دڵنیا بێ لەسەر و ماڵ و لە کاسبی و لە بەرەو پێشچوونەکانی خۆی. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. دیارە ئێمە ئەگەر باسی ئارامی و یەکێتی نیشتمانی کوردستان بکەین ئەتوانم لەم دوانەیەکی لێکگیانە بوون لە ڕەنگە خەڵکانێک ئێستا بڵێن نا ئەوە بەو شێوەیە نیە لەوانەیە پێشەوانەکەی ڕاست بێ. بەڵام ئێمە ئەگەر سەیری سەردەمانی شاخ بکەین هەتا ئێستاش ینی ئەتوانین بڵین زۆربەی کێشەکان ڕوبەڕووی یەکێتی نیشتمانی کوردستان بووەتەوە، بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان زۆر عاقلانە لە کێشەکان دەرباز بووە. لە دوای سەردەمی شۆڕش و هاتنمان بۆ سەردەمی حکومڕانی ئەمە دیومانە بەداخەوە ئەزمموی ناخۆشمان لە هەرێمی کوردستاندا دیوە. وە سەلمێنەری ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە هەڵگری ئارامی بووە ئەوەیە کە ئێمە بینین هەموو کاتێک لەلایەن لایەنگرەکانی حیزبەکەی خۆمانەوە بەڕەخنا ئەدرێین لەبەر قوبوڵکردنی هەندێک بابەت کە لە حکومڕانیایە بۆ نمونە ئەو هێرشانەی کە ئەتوانم بڵێم لە لایەنەکانی کەوا کرێتە سەر یەکێتی نیشتمانی کوردستان یان پۆستەکان و ئەو بڵین مەعهەدانەی کە لە حکوومەتە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دانراون و یەکێتی نیشتمانی کوردستان یعنی ئەتوانم بڵێم بەخشیونی یان بە شێوەیەکی وا یعنی مسیر نەبووە لەسەر ئەوەی کە لە بری ئەوەی کە خزمەتی خەڵک بکە پەنابەر بۆ پۆستەکان بەر یەکێتی نیشتمانی کوردستان وەکو ئەیشی بینین و لە ڕابردوشتا دیومانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە زۆربەی کات پۆستەکانی خۆی ئەتوانم بڵێم پێشکەشی لایەنەکانی کەش کردووە یان ئەوەنە مهتەم نەبووە بەوەی کە پۆستەکان پڕ بکاتەوە، زیاتر مهتەم بووە بە خزمەتکردن. هەروەکوش بینین لە سەردەمی ئەم کابینەیەدا زۆربەی ڕەخنەکان ئاراستەی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات تاڵەبانی کراوەتەوە، بەڵام خۆشبەختانە ئەو نەک گوێی بە یعنی ڕەخنە ڕوخێنەرەکان نەداوە، بەڵکو هەموو کاتێ ڕەخنە دروستکەرەکان بۆ ئەوەی یعنی بووە بە پاڵنەرێک بۆ بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەوڵەکانی خۆی زیاتر بخاتە گەڕەوە بۆ سەقامگیری هەرێمی کوردستان بە گشتی و زۆنی سەوز بە تایبەتی، هەروەکو دیشمان لە ڕۆیشتنی جەنابی و دیمان لە ڕاگەیاندنەکانەوە کە چۆن بە هەوڵێک و چۆن بە وەکو کەسێکی سادە چاوەڕوانی کرد بۆ ئەوەی بتوانێت یعنی حەقی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا وەربگرێ و دیشمان لە ماوانەی ڕابردوودا کە بە بڕیاری بەڕێزی کە بڕیاردرا ئەو شتانەی کە نایاساین بۆ نمونە چەککە بە نایاسایی هەڵنەگیرێ بۆ نمونە سەیارە ئەگەر بە نایاساییە نەیەتە سەر جادەکانەوە ئەمانە ئەوانە بوونیان ئەو ئازادی و ئەو ئارامی کە ڕەخسێنراوە بۆ بازرگانەکان یان ئەتوانین بڵین بۆ لایەنە سیاسیەکانی کەش بەڕاستی ئەمانە هەموو نمونەی ئەوان کە یەکێتی نیشتمانی کوردستان وەک چۆن لە دروشمەکەیە
باسی ئارامی کردووە بە هەمان شێوەش جێبەجەکاری ئازادی بوو. کاتە ئێوە تەنها دروشم نەبووە توانیتانە لە زمینەی واقعدا ئەوە جێبەجێ بکەن کە ئارامی بۆ سەرمایه‌دارەکان، ئارامی بۆ هاوڵاتیان، ئارامی بۆ هێز و لایەنە سیاسەکان ئەگەر دەنگ دەر و لایەنگریەکێتیش نەبن دابین بکەن. دڵنیات دەکەمەوە لەو ڕەنگە نەیارەکانمان خۆی هەر کەسێک لە دەسەڵاتە بێ یان هەر کەسێک نەک لە دەسەڵاتی شابێ ئەگەر لە ئیشوکارێکی ئاسایی شابێ دڵنیا بە نەیاری هەیە. هەمیشە پێچەوانەی کردەوەکانی ئەو یان پێچەوانەی ئەو کارە باشانەی ئەو قسەی کردووە، بەڵام ئێمە بە ئەمڕۆ فەرموو ئەتوانین بڵین ڕێژەیەکی سەدی وەربگرین، بزانین لە سەدا چەندی دەستخۆشی لە یەکێتی نیشتمانی کوردستان و لە بەرنامەی کاری یەکێتی نیشتمانی کوردستان ئەکات کە یەکێتی نیشتمانی کوردستان توانیوێتی ئارامی لە زۆنی سەوز و بگرە لە زۆنی زەردیش بە دڵنیاییەوە وەکڵێم ینی ئەگەر بە ینی بیرکردنەوەی هەندێک لە لایەنەکانی کە بواە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان وای بکردایە لەم حکوومەتەکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە نەک خزمەتی خەڵک بکرێ بەڵکو حکوومەتەکە بەرەو ئاراستەیەک بڕاکە ئەو خزمەتەش کە هەرچەنە لە ئێستا لە ئاستی پێویستدانێ بۆ خەڵکی یاریمی کوردستان ئەو خزمەتەش نەکرێ، بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان وەکو ئاماژەم پێدا گوێی بەوە نەداوە کە ڕەخنەی لێ ئەگیرێ و ڕەخنەکانی شتوان بڵێم ڕەخنەی ڕوخێنەر بوون، ئەو هەمیشە ڕەخنە دروستکەرەکانی وەرگرتووە و هەوڵی داوە کە خزمەتی زیاتر بە خەڵکی هەرێمی کوردستان بکات. باشە کاک باڵام بۆیانی کەواتە ئێوە وەکو پەرلەمانتارێک ئەگەر هەڵسەنگانێک بکەن بۆ دۆخی ئەم ماوەی سلێمانی و ئەتانەوێت مەسەلەن لە بەرنامە و نەهزیەکێتیە کە چیتر پێشکەشکات بە تایبەتی ئارامی کۆڵەکە هەرە گرنگەکەی بەرەو پێشچوونی کۆی کایەکانی تری ژیانە نامێ بیان ژمێرم. وەک کۆڵێم ئێمە توانیومانە یعنی هیچ بەرنمەیەکیان هیچ پلانێک ئەوە نیە تۆ بڵێ لەوانەیە 100% جێبەجێ بێ، بەڵام خۆشبەختانە ئێمە توانیومانە کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردننا بەڵێنی ئارامیمان بە خەڵک داوە. ئارامیەکە ئەگەر لە جێی خواستی خەڵکیش نەبێ خەڵک مافی خۆیەتی، چونکە خەڵک و لایەنگران و دۆستانی یەکێتی نیشتمانی کوردستان چاوەڕوانی زۆر لەوە زیاتریان لە یەکێتی نیشتمانی کوردستان کردووە، بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان بە پێی بارودۆخەکە لەوانەیە تا ئەوەنەی بۆ هەڵسوڕابێ و ئەژبینرێ لە ئایندا یەکێتی نیشتمانی کوردستان لە جێگەی خۆیان ئەبێ یان لە ڕووی ئارامیەوە زیاتر هەنگاوی بەرەو پێشەنێ. ئارامیش تەنها بە واتای ئەوە نییە کە تەق و تۆق لە شارەکانە بێ، ئارامی بە مانای ئەوەیە کە خەڵک لە سترێس خەڵک لە دڵڕاوکێ دوور بکەوێتەوە، خەڵک ئەوە خۆشبەختانە ئێستا دەست پێکراوە و ئەتوانین بڵین یعنی سەرەتاکەشی لە بۆ خەڵک ڕووناوە لە ئایندەشا ئەبیندێ کە زیاتر یعنی پەرە بەمە ئەدرێەوە ئیشی باشتریشی تیاکرێ و وەکو تیشم تۆ ئەگەر بتەوێت لە چاکسازی ئەگەر بتەوێت لە پاکسازی ڕەخنەت لێ نەگیرێنە هەموو کاتێک لە جێبەجێکردنی بابەتێکیان لە بڕیاردانێکی یاسایی لایەنێک بڕیارەکەتی پێ باشە بێ و لایەکیش بڕیارەکەتی پێ خراپە بێ. لەبەرەوە ئێمە ئەیبینین ئەوەی کە وەکوڵین لایەنگرانی خۆمان ئەندامانی خۆمان دۆستانی خۆمان گلەی و ڕەخنەیان لێمان هەیە لەسەر چی لەسەرەوەی سازشمان لە مافەکانی خۆمان کردو بە سازش یەکێتی نیشتمانی کوردستان. بەرنامەی ڕەوانشاد مام جەلال تاڵەبانی بووە جێگەی بەهەشت بێ کە ئەبینین لە سەردەمی دروستبوونەوەی حکومەتە ئەو سەردەمی کە کاک نێچیر 2 ساڵ حکمڕانی گرتە داسوە دوای ئەو قەرار بوو کاک بەرهەم بێ وتی نا گرنگ نییە یەکێتی بێ پارتی بێ، بەڵام گرنگە ئەو حکومەتە لە خزمەتی خەڵکا بێ، خزمەت بە خەڵکەکە بکە. یعنی ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان بووەکە لە پۆستەکانی خۆی خۆش بووە بۆ ئەوەی کە ئارامی و بۆ ئەوەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستە بەرکات. گفتوگۆ زیاترەکەین. بەڕێز مقدم یاسین سوپاس دەکەم کە بەشداری لە پانۆرامادا. مێ پرسیاری ئەوە بکەم کە هاوڵاتیان داوای ئارامی و ئاسایش لە ئێوە ئەکەن وەکو دەستگا ئەمنیەکان، ئێوە وەکو دەستگایەکی گرنگ پایەکی گرنگی دابینکردنی ئارامی لە هەرێمی کوردستان کە هێزەکانی ئاسایشن چیتان کردووە؟ بەڵێنی چی بە خەڵکەتەن بەچایبەتی لە شاری سلێمانی کە بووی بیر و بۆچوونی زۆری تایە، جم و جۆڵی بازرگانی تایە. مەسەلەن من هەر ئەو ماوەیە کۆمەڵێک بەرنامەم کردووە لە پێشنگانی و دەوڵەتێکە مەسەلەن بزنسمانی ئەوروپی لێرێ، بزنسمانی ئێرانی لێرەی، تورک لێرێ، هی وڵاتانی تر لێرە. ئەمە پێویستی بە ئارامیە، گەر ئارامی نەبێ خەڵک دڵنیانەبێت چۆن بتوانن سەرمایەکەی بخاتە کار. بەڵێ سەرەتا ئەگەر باز لە ئاسایشکەین یا وشەی دەسەواژەی ئاسایشکەین نەبێ ئەمە سەرەتا باز لەسەرەوە بکەین لەکوێی
پلەکانی و پلەبەندیەکانی خواستەکانی مرۆڤایەتیە جێبێتەوە. گەر سەرەتا بەسەیری پلەبەندیەکانی خواستی ژیانی مرۆڤایەتی بکەین لە دوای بابەتە فسیۆلۆجیەکان کە لە ئاو و خواردن و هەوایە ئاسایش بە پلەی دووەمیەت، ئارامی ژیانی مرۆڤ بە پلەی دووەمیەت. ئەمە یەکێکە لە بنەما سەرەکیەکان کە لە بە شێوەیەکی زانستی باس کراوە. ئاسایش شکی سەرەکیە و کۆڵەکەیەکی سەرەکی ژیانی هەموو کۆمەلگایەکە. خۆشبەختانە ئاسایشی سلێمانی، ئاسایشی هێزانەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو بارەیان تۆتە سەرشانی خۆیان. شەو و ڕۆژ شەو نخوونی بەردەوام، هەوڵی بەردەوام، کۆشی بەردەوام تاکو توانراوە بە هەموو هەوڵ و هیمەتی هەمووان ئاسایشی و ئارامەیەکی باش بۆ تێکڕای خەڵکی کوردستان دابین بکەن. ئەگەر من وەک سەبارەت بە شاری سلێمانی قسە بکەم، خۆشبەختانە توانراوە بە شێوەیەکی زۆر باش ئارامی و ئاسایی شاری سلێمانی دابین بکرێت و خەڵکی کوردستان خۆیان شاید حاڵی ئەوەن، خەڵکی سلێمانی بە تایبەتی شاید حاڵی ئەوەن کە ئەو ئارامی کە لە سلێمانیا هەیە لە کەم شار لە کەم شار لە کەم وڵاتە دابین بووبێت بەو شێوەی کە ئێستا هەیە. بە تایبەتی لەم ماوەی ئەم دوو مانگەیە ئارامیکی ئەجگار زۆر هەیە، هێزەکان بە تێکڕا بە هاوکاری و هاوبەشی بە هەمەنگی یەکتری ئەمنیەتێکی باشی شاریان دەست پێ کردووە و ئەم هەنگاوانە بەردەوامە لە پێناوی بنبرکردنی هەموو کاری و کردەوەیەکی نایاسایی. بەڵێ کاک یاسین مەسەلەن زۆر جار لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێکە بازگەدانان هەیە ئەمە تا ڕادێک مەسەلەن جم و جۆڵەکان سستەکەیان بێزارێک بۆ خەڵک دروستەکە ئامانز لەوانە ئایا سلێمانی نائارامەیان ئەو بازگەدانانانە زیاتر بۆ ئەوەیە کە تۆکمەتری بکەن. سەرەتای ئەمەکە بە پێناسەیەکی ئەو هێزانیانە بکەین کە ئەو بازگە کاتیانە دانی هێزانە کێن. ئەو هێزانە تێکڕا هەموو ئەو هێزانن کە ئەرکی پاراستنی شاری سلێمانیان پێسپێراوە، هەر لە هێزەکانی ئاسایشی سلێمانی، هەر لە هێزەکانی پۆلیسی سلێمانی، سەرجەم دەستگا ئەمنیەکان و ئەو هێزانەی کە ئەرکی پارێزگاریکردن لە شاری سلێمانیان پێسپێردراوە. ئەوانە جێبەجێکەری یاسان کاتێکە لەسەر جادا ئەرکێک جێبەجێەکان کەکان لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیانە و دابینکردنی ئارامیە بۆیان لە پێناوی ئەوەیە کە ڕێگری کرێ لە هەموو کارێکی نایاسایی هەڵگرتنی چەک ئەو کردوانەی کە پێشتر لەم شارەیە هەبووە بتوانێت بنبڕ بکرێت بۆی خەڵک بە ئاسوودەیی و بە ئارامی لە ماڵی خۆیان لە شوێنی و کار و مانەوەیە لە کار و کاسپیە لە بازرگانی کردنە بۆی شارەکەمان بتوانێت بەرەو پێش بچێ. ئەگەر دیقەت بن لە ماوەی ئەم ماوەی کە تێپەڕیوە ئەو بازگانەی کە ئاماژەت پێەیە لە سەرجادەکانن توانیویانە ڕێگریەکی زۆر بکەن لەو کارە نایاسایانەی کە پێشترە بووە دەستگیرە بەسەر ژمارەی چەکی زۆرە دەستگیرکردنی کۆمەڵی خەڵکی لە یاسا بەدەر بێگومان ئەمە ئارامی و ئاسایشیە بۆ خەڵکی کوردستان. ڕەنگە ئەوەی کە ئەو ڕەخنانە ئەگرێت ڕەنگە کەسانێ بن کە خۆیان ئاماژەیەکیان لەسەر بێ بۆ دەرچوون لە یاسا یاخود بۆ پشێوی لەناو شاری سلێمانیا. بەڵێ کاک یاسینانی باز لەوە کرێکەوە لەو بازگانە مەسەلە خەڵکێ دەمانچەی پێ بووە چەکی بێمۆڵەتی پێ بووە بۆ ئۆتۆمبیلەکەی مەسەلەن جامی ڕەش بووە ئەمانە کە دەستگیر کراون مەبەست لەوە تەنها بابەتێکی سیاسی بۆ یاخود مەترسیان دروست کردو پێشتر بۆ ئارامی سلێمانی بۆ ئارامی خەڵک. ئەو کەسانی کە دەزی کراون بێگومان ئەو کەسانن کە لە دەرەوەی یاسا چەکیان هەڵگرتووە یا خەڵکانێک بوون کە لەلایەن یاساوە یا لایەن دادگاوە داواکراو بوون. ئەمە پێشتر بەدڵنیاییەوە مەترسیان بۆ خەڵک دروست کردووە. یەکێک لە ئەرکەکانی دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی ڕێگیرکردنە لەو دیاردانە و دەستگیرکردنی ئەو کەسانەیە ئەو داواکراوانەیە ئەو تاوانبارانەیە ڕوبەڕووکردنەوەیانە بە یاسا ئەوەش کە ئەو بازگانە پێێستاون ئەوەی کە دەستگای ئاسایش یاخود ئاسایش پێێستاوە بەشێکە لە چوارچێوەی ئەوەرکانی کە لە سەرشانیەتی. من دڵنیام زۆرنەی خەڵکی کوردستان بەو بازگانە دڵخۆش بوون هەست بە ئارامی و ئاسوودەیی زیاترەکەن. چکە ئەگەر خەڵک ئەگەر ئاسایشی نەپارێزی لە ڕێگەی خەڵکانێکە و کە لە یاسا دەرچوون بێگومان ڕەنگە ژیانیان بکوێتە مەترسیەوە. پێچەوانەی ئەوەی کە بازەکرێ بازگەکان بۆ دابینکردنی ئاسایش و ئارامی خەڵکی پارێزگای سلێمانی بووە. بەڕێز مقدم یاسین مەسەلەم لە پرسیارێکی ڕاشکاوانە بکەم ئەگەر هێزەکانی ئاسایش لەو زۆنە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان حسابەکرن و لە هەولێر و دهۆک لەسەر پارتی دموکراتی کوردستان هێزەکانی ئاسایش ئەرچیان تەنها پاراستنی ئەندام و لانگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەرچەندە لای من معلومە بەڵام یاخود بۆ چۆن هاوڵاتی وا بکات کە هێزێکی ئاسایشی بینی ئەفسەر و کارمەندێکی ئاسایشی بینی بە پارێزەری خۆی بیزانێت ئەو تێگەیشتنەتان دروست کردووە؟ ئەگەر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەیت
جێ شانازیە کە ئێمە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی پاراستنی ئەمنیەتی تێکڕای خەڵکی و هاوڵاتیانمان گرۆتە ئەستەی خۆمان ئەوە ئەرکێکە کە شانازی پێوەکەین وەکو پێشمەرگە ئاسا وەکو چۆن ڕۆژێ لە ڕۆژان لە شاخە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەنگەری ڕزگاری خوازی کوردستان بوون لە پێناوی خەڵکی کوردستانە ڕووبارێک خوێن و شەهیدیان داوە بێگومان ئێسش هەمان تەواوکەری ئەو ڕێبازین لە ئیمڕۆیان لە ناو شارە ئەرکی پاراستنی و ئەمنیەتی خەڵکی کوردستانمان کرۆتە ئەستۆی خۆمانەوە بەبێ جیاوازی و تێکرا هەموو ئەو خەڵکەی کە لە کوردستانان شایەتی ئەوەن بە تێکڕای لایەنەکانەوە و جێگەی شانازیە بۆ ئێمە کە ئەو ئەرکە بخینە ئەستۆی خۆمان بەبێ جیاوازی. بەڵێ ئەگەر ڕێمۆلات کاک مقدم یاسین کاک باڵام بۆ مەسەلەن زۆر جار هەندێک کێشە و گرفت ڕۆ ئەدا مەسەلەن سەرمایەدارە ترسێنێت بازرگانە ترسێنێت مەسول لەماوەی ڕابردووداوە بووە ئێوە وەکو یەکێتی سگرێنتێک ئەدەن بەوەی کە بازرگانێک لە ئێرانەوە هات لە تورکیاەوە هات لە ناوەڕاست و باشوورەوە لە ئەوروپاوە دێوێت سەرمایە گوزاری بکە لێرەوە ئێوە پاڵپشتێکی ئارامی تەواوی بکەن. دیارە سەروەرنەبوونی یاسا ئەتوانم بڵێم هاوکارە بۆ ئەوەی کە ئەوانەی کە یانوێ سەرمایەکانیان لە هەرێمی کوردستانە بەگەڕ بخەن ترسیان لەو بابەتە هەبێ. بەڵامەک ئاماژەم پێدا خۆشبەختانە ئەو بڕیارەی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک قوبات تاڵەبانی لەبەرەوەی بڕیارێکی دادپەروەرانە بوو بڕیارێک نەبوو کە بۆ تەنها چینێک بگرێتەوە بەڵکو بڕیارەکە ئەوە بوو کە هەموو ئەو کەسانەی ئیتر ئایا یەکێتی بن ئایا لەلایەنەکانی کە بن بۆ نموناگەر یعنی سیارەی بێمۆڵەتیان چەکی بێمۆڵەتیان پێبێ هەمووی دەستی بەسەرداگیراوە ئەمەش سەلمێنەری ئەوەیە کە ئەوە بەدادپەروەرانە کارەکە کراوە و وەکو بیستوشمانە یعنی ئەمە شتێکی شاراوە نەبووە ئەمە هەبووە کە بۆ نمونە سەرمایەدار هەبووە ترسی لەوە هەبووە کە سەرمایەداری خۆماڵیش بۆ سەرمایەداری هەرێمی کوردستان بووە بەس ترسی لەوە هەبووە کە نەیوێراوە سەرمایەکەی لە هەرێمی کوردستان بەگەڕ بخات بۆ ئەوەی کە کۆمەڵی گەنجی هەرێمی کوردستان بتوانن مافی وەرگرتنی کاریان لە سەرمایەکەی ئەو دەست بکەوێ. بەڵام ئێستا خۆشبەختانە وەکو بە دوواداچوونەی ئەمە کردومانە خەڵکەکە ئارامێکی بۆ گەڕاوەتەوە خەڵکەکە لە درەڕاوکێ دوور کەوتوێتەوە کە ئەڵێن مادەم بڕیارێک دەرچوو بێ بڕیارەکە گشتگیر بوو بێ و کەسی لێ دەرنەچوو بێ ئەوە سەلمێنەری ئەوەیە لە ئایندەشا ئەو هەر بڕیارێکی کە دەربکرێ بە هەمان شێوە بێ وە خۆشبەختانە شێمە هەمومان ئەی بیستین و ئەی بینین ئەتوانم بڵێم لەم ماوەی ئەخیردا کە هەوڵەکانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەگەڕخراوە شەکوای کەمتر دێت لە بارەی ئەتوانم بڵێم ترس و تۆقاندنی خەڵک هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە و ئەتوانم بڵێم لە هەموو ڕوانگەکانەوە خەڵک ئێستا یعنی سەقامگیریەکی بۆ گەڕاوەتەوە و ئومێدی زیاتریش ئەکەن یعنی خەڵک زیاتریەوێ خەڵک زیاتر لە یەکێتی نیشتمانی کوردستان چاوەڕوان ئەکاوە ئێمە شۆک و پەرلەمانتار لە فراکسیۆنی سەوز ئەتوانم بڵێم کە بە شێوەیەکی جوان چاودێریمان کردووە کە بۆ نمونە گەر خەلەل لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەبوو بێ خەلەل ئەتوانم بڵێم لە هێزی پێشمەرگە هەبوو بێ خەلەل لە دەوایرە حکوومەکانە هەبوو بێ هەموو خەلەلەکانمان بە جێگەی خۆیان گەیاندووە و بە خۆشحاڵیشەوە کار لە سەر هەمووی کراوە و ئەمەش بە بەردەوام ئەبێ ئەمە تەنها ئەوە نییە ئێمە بڵێن بە شێوەیەکی کاتی بۆ یان بە شێوەیەکی کاتیە و کۆتایی پێهێندێ نەتیجەی ئەمە یعنی شتێکی دڵخۆشکەرە بێ بۆ خەڵکەکەەوە بە ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەوەین کە خەڵک بە ئارامی لە هەرێمی کوردستان دابژی و خەڵک هەموو مافەکانی خۆی بۆ دەستەبەر بکرێ یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە باجی لەسەر ئەم بابەتانەش داوە. بەڵێ کاک باڵام بۆکو جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ کە بە دوواداچوونتان هەیە لەسەر کاروباری هێزەکانی ناوخۆ و پرسیارەکەن ئەکید لە ئەمنیەتیش تا چەند مەسەلەن بەبێ ئەوەی کە لایەنگری کە بەڕێزت لە یەکێتی نیشتیمانی کوردستانی سلێمانی پارێزگای هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین شوێنێکی ئارامن بۆ سەقامگیرن بۆ بازرگانی بۆ ئەوەی کە هەموو کەس خۆی تێدا ببینێتەوە. ئەتوانم بڵێم ئەوی ئیجراعاتانەی کراوە ینی لەوانەیە کۆمەڵێکی ئیجراعات کراوە خەڵک نەیبینی بێ بەڵام لەوانەیە لە ئایندەدا ئەوانە ببینێت کە لێپرسینەوە لەو کەسانە کراوە چ لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بن و چ لە دەوایرە حکوومیەکان رابوو بن ئەگەر کەم تەرخەمیەکیان کردبێ. ئەمەش دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم هێزانەی بۆ
پاراستن و بۆ ئارامی خەڵکی هەرێمی کوردستانە بە گشتی نەک تەنها بۆ ئەوەی بێکە بڵێن وڵا بە سلێمانی بێ پارێزیان گەرمیانیان هەڵەبجە و یعنی ئەتوانم بڵێم خەڵکیش شایەتی بۆ ئەم بابەتە داوە ئەتوانم بڵێم ئەگەر بەو گلەیانەش بێ کە خەڵک لەم هێزانەی هەبوو بێ ئەتوانم بڵێم هێند کەمە ناکاتە یعنی لە هەزارە یەک ئەگەر بە ڕێژەیەکی سەدی داینین ئەوەی کە گلەیی هەبوو بێ گلەی هەیە لەوانەیە لە شەخص هەیە بۆ نمونە کارمەندێکی ئاسایش لە بازگەیەکە وەستێ لەوانەیە تۆ 4 ساعت ئەم کارمەندە بە پێوە وەستاوە ئەگەر لەوانەیە سڵاوی ڕێبوارێک بە شێوەیەکی جوان نەداتەوە ئەمە ناکاتە ئەوەی کە ئارامی نییە یان بۆ نمونە برایەکی پۆلیسی هاتوچۆکە لەسەر جادا وەستاوە لەوانەیە ڕۆژانە مەعاملە لەگەڵ 10-15 کەساکە ئەگەر لەگەڵ یەکێکا بە شێوەیەکی تووڕەبوون قسەی کرد ئەمە ناکاتەوەی کە ئارامی نیە و ئەمانە بە شێوەیەکی یعنی یاسایی مامەڵە لەگەڵ خەڵکان ناکەن وەکۆی بینین خۆشبەختانە توانم بڵێم یعنی لە ڕووی تاوانەوە هەرچەند تاوان جۆری هەیە بەڕاستی یعنی بە شێوەیەکی زۆر بەرچاو تاوان کەمی کردووە چ تاوانی کوشتن بێ چ تاوانی خۆکوشتن بێ ئەگەر سیرکەین تاوانی دزیکردن بە هەمان شێوە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە یعنی تاوانی دەستبڕین و تاوانی ساختەکردن بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەوەی کە خەڵک زیاتر یعنی حەزی بە وەشیاری یاسایی هەیەوە خەڵکەکە بە دوای یعنی هۆشیاریە یاساییەکاندا ئەڕۆن و ئەو ئیجراعاتانەش کە ئەکرێ هەرچەند ئەتوانم بڵێم ڕاگەیاندنەکان لەم بابەتانە کەم تەرخەم بوون کە بۆ نمونە لەوانەیە لە کاتی پیشاندانی تاوانێک کاوەکو کورد ئەڵێ هەنگوینیان لە قوڕەڵەدادا دۆزیوەتەوە زۆمی کامێراکانە خەنە سەری ئەڵێنەوە کەسێک بڵین لی درایان کەسێک بۆ نمونە بە سیارە لە یەکێکیدا بەس کاتێ دێتە سەر ئیجراعاتە یاساییەکان ئەوەی کە لە دادگاکانە ئەو کەسانەی کە پێچەوانەی یاسا هەڵسو کەوتیان کردووە سزای ئەدرێن بە هیچ شێوەیەک باس ناکرێن یعنی سەیرەکەی ڕۆڵی یاسا لێلا لە ڕاگەیاندنەکانە حەقی خۆی پێ نەدراوە و هەمیشە ئەو لایەنانەی کە نەیارن و ئەو لایەنانەی کە هەوڵی ئەوەدەن خۆیان پێش بکەون و خۆیان بگەنە دەسەڵات ئەیانەوێ شتە باشەکان ئیجراعاتە یاساییەکان بشارنەوە و تەنها کاتی دروستبوونی بڵین کێشەکە ئەمە بە خەڵک پیشانەدەن کە نەهویتەمە دەسەڵات کاری ینی وڵاتی پێ ناڕوا بەڕێوە دەسەڵات ناتوانێت ئیجراعاتی یاسایی بکە لە کاتێکیشدا ئێمە ئەگەر ببینین و بشبیستین و خەڵکیش ئەگەر بێوێت وا دوای بەداداشون کابزانرێ ئایا دادگاکان لەوانەیە هەڵەیەکیان ئەتوانم بڵێم بە شێوەیەک ئیجراعاتێک تێپەڕی بێ بەڵام وەکو عام چاوپۆشی لە هیچ کەسێک نەکراوە ئەگەر لە هەر ڕوویەکەوە کارێکی نایاسایی ئەنجام دابێ. بەڵێ کاک باڵام بۆ مەسەلەن باسی ئەومان کرد لە گفتوگۆی پێش بەربێنە بەرنامەکە بەڵێز باسی نمونەیەکی سویدت کرد ئەنی ئێستامە بەرنامە ئەەکەین ئەوە بەمانایە نییە کە هیچ ڕووداوێک ڕەنگە ڕوودا و ڕوو بدات بەڵام ئایا لە دنیاشە هەر بەو شێوێ نیە؟ لە هیچ شوێنێکی دنیادا نییە کێشە نەبێ بۆ نمونە من ئەمڕۆ ئافتۆنگلادێتی سویدیم خوێندێتەوە یعنی توانم بڵێم هەندێکیشم خوێندێتەوە بەڵام سیرکە لە شاری ئۆپسالەی سوید کابرایەک بە چەقۆوە لە ناو خەڵکەکە بۆ بڵێن لە ڕێستە سنتورم لە شوێنی سەفەرکردنی خەڵک پۆلیس لەبەرەوەی بە خەتەریان زانیوە بە مەترسیان زانیوە مەجبور بوون تەقەی لێ بکەن باشە تەقەشیان لێ کردو و قاچیشان بریندار کردو و کردویانەتە ناو ئیسعافیش بردویانە بە خستەخانە پۆلیس ئەرکی جێبەجێکردنی یاسایە پۆلیس مولزەمە مکەلەفە بەوەی کە پێویستە یاسا جێبەجێ بکا بۆ نمونە ئەگەرە و پۆلیسانە نەیانتوانێت کۆنتڕۆڵی ئەم کەسە بکەن ئەوان بەرپرسیارە بوون بەڵام ئایا ئەم ڕووداوە ئەگەر لە هەرێمی کوردستان ڕووی بدایە ئێستا میدیاکان چیان ئەکرد ئێستا میدیاکان یعنی وایان کردبوو کە ئیتر دنیا کۆتایی بووە لە یەکێ لە شارەکانی کەی سوید بە هەمان شێوە دوو کەس تەقەیان کردووە کەسێکی کەشیان بریندار کردووە ئەمە یعنی حاڵەتی تاوان ئەوە نییە تۆ بڵێ لە یەک وڵات هەیە لە حاڵەتی تاوان لە سویسراش هەیە لە ئەمریکاش هەیە لە ستۆکۆڵما هەیە لە نەرویجا هەیە یعنی لە هەموو شوێنێکی دنیا هەیە بەڵام چیان کردووە حکومەتەکان چیەکەن هەوڵ ئەدەن ڕێژەی تاوان بنبڕ بکەن ساڵانە ئەوان داتا و ئەوان بەرنمەیان هەیە چۆن ئەم ڕێژانە بنبڕ بکەن وە کوردی شەڵێڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە پێم وایە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە سیر بکەین زۆرترین کێشەکان کێشەی چییە؟
کێشەی ئەتوانم بڵێم کۆمەڵایەتی و نەبوونی و نەداریە کێشەی کۆمەڵایەتەکەش لە چیۆ دروستە بێ بەداخەوە لە هەرێمی کوردستان کێشەی کۆمەڵایەتی کە کاتێکەڵی کێشەی کۆمەڵایەتی یەکسەر خەڵک فکری بۆ شتێکی خراپەڕوا نا ئێمە دیومانە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە ساڵەکانی ڕابردووە مناڵێک لەبەرەوەی کە داوای لە باوکی کردووە بۆ نمونە سەیاری بۆ بکڕێیان پارێکی بۆ لەقەب داتێ نەیداوەتێ فیشەکێکی ناوە بە باوکیەوە باشە ئەمە کەواتە کێشەی کۆمەڵایەتی ئێمە لە هەرێمی کوردستانە کێشەی تۆڵەسەندنەوەمان هەیە ئەوەنەی خۆمان پەنابینە بەر تۆڵەسەندنەوە ئەوە پەنە نابینە بەر دادگاکانەوە باشە لەگەڵ ئەوە شاوەکوڵین لە وڵاتە پێشکەوتوەکان ئەوان بە یاسا کێشەکانیان چارەسەرەکان و لە هەرێمی کوردستان ئێمە بە چۆنەڵێ خۆمان ئەمانەیە چارەسەری کێشەکان بکەین یەشتا ئەتوانم بڵێم ئێمە ئەگەر لەو ئەو وڵاتانە کەمتر کێشەی تاوان و کێشەی ناسەقام گیریمان نەبێ لە ئەوان زیاترمان نییە بە دڵنیایە ئەوان خاوەنی سەروەری وڵاتی خۆیشانن پرسیارێکی تر دێتە پێشەوە کاک باڵام بۆ لە دیمانێکدا هاوسەرۆشیەتی نیشتیمانی کوردستان بە ڕێزباغ تاڵبانی بازدەوە کاکە کۆمەڵێک چاکسازیان کردووە لە ناو خودی حزبەکەیە ڕەنگە خەڵک بە قەلەقی تێگەیشت بە قەلەقیەوە چاکسازیەکانی وەرگرت پێ ئەم چاکسازیانە زیاتر بۆ ئارامی و بۆ سەقامگیری زیاتری سلێمانی و کوردستان بۆ یاخود ئەوەی کە خەڵک هەندێک جار بە قەلەقی وەرگرتووە ئەزانی چۆن ناتوانین بڵێن ئەمە دوو ڕووی هەیە دوو ڕاهەندی هەیە ئێمە ئەگەر سیرکەین سیستەمی بەڕێوەبردن چییە؟ سیستەمی بەڕێوەبردن تەعین تەرقیە تەنەقل تەقاوت یعنی تۆ بۆ منە دامەزراندنە پلە بەرزکردنەوە یا نقڵکردنە تەقاوتکردنە ئەمە یعنی وەکو بازنەوە مەکتەبە خوێنرایی و سوڕی ئاو لە سروشدا بارانە بارێەوە بێ بە بەحر و خۆر لێدا بێتەوە بە هەڵمۆچێتەوە طبعاً ئیدارەدان بەو شێوەیە زۆر ئەتوانم بڵێم هەندێک خەڵک هەیە یعنی تەمەنی یاسایی خۆی تەواو کردووە یان پێویست ناکات تۆ کەسێک بۆ نمونە 4 ساڵ لە جێگەیەک کارت کردووە ئەم 4 ساڵە کافیە بۆ هەڵسەنگاندنت بۆ ئەوەی کە بزانرێ ئایا تۆ لەم کارە سەرکەوتوبی خزمەتی باشت پێشکەش بە هاوڵاتیان کردووە یان نا ئەو کاتە پێویستە ئەگەر سەرکەوتو نەبووی لا نابرێی ئەگوازرێیتەوە لەم مەکتەب بۆ ئەو مەکتەبیان لەم بنکەی تەندروستی بۆ بنکەی تەندروستیان لەم یەکەی سەربازی بۆ ئەو یەکەی سەربازی ئەگەر کەسێکی سەرکەوتوش بوویت و پلەکەت بەرز کراوەتەوە پلەکەت تازە شایستی ئەو جێگەی کە ئێستەتیایی ئەوە پلەیەکی بەرزترت پێ ئەدرێ بۆ ئەوەی ممارەسەی کارەکەی خۆتکەی لەوێش چۆن لێرە سەرکەوتوو بووی لەوێش سەرکەوتوبی خزمەتی باشترکەی تا ئەگاتە ئەو پلەی کە تۆ خانە نشین نەبی ئەو کاتە کەسی کە تۆ لەوێ خانە نشین بووی کەسێکی کە لێرە یەتە جێگەتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکوی بینین ئەوە لە 2015 تا ئێستا خانەی بڵین دامەزراندن نەبووە بۆ خەڵک بۆچی کەس پێی باش نەبووە کە خانە نشین بکرێ لەبەرەوەشی کە خانە نشین نەکراوە حکومەتیش توانای ئەوەی نەبووە بەرگرانی دارایی زیاتر بێنێ خاتە سەر خۆی و خەڵکی کە بڵین بێنێت لە جێگەی ئەمانە دای بمەزرێنێ لەبەرەوە ئەمە لایەنێکی بووە لایەنی دووهەمیشی ئەوە بووە وای لێ هاتووە هەندێک کەس هەبووە بێمنەت بووە لە کارەکەی خۆی مدیری بنکەیەکی پۆلیس بووە مدیری یەکەیەکی سەربازی بووە مدیری قوتابخانەیەک بووە بنکەیەکی تەندروستی بووە ئیترێتی من مادەم پشتم هەیە لێرە ئیشی خۆم ئیشی هاوڵاتی بەڕێوە بەرم بەڕێوە نەبم من هەر لەم جێگەیە ماوم لە حاڵەتێکانی لە حاڵەتێکدا هەموو ئەو فەرمانبەرانەی کە فەرمانبەری حکومەت نوکە موچە لە حکومەت وەرەگرن لە بەرامبەر خزمەتکردنێک ئەمانە هەمووی ئەتوانم بڵێم خزمەتکاری میلەتن ئەمانە بۆ بەڕێوەبردننی ئیشوکاری خەڵکدانراون پێویستە خۆیان لە ئاستیەوە ببینن کە کاری خەڵک جێبەجێ بکەن نەک خۆیان لەو ئاستا ببینن کە ئەوان لەسەر و خەڵکینن خەڵک هەیە لەسەر ئەو بابەتە لابراوە پێشڵێم خەڵکیش هەیە لەسەر بابەتیەوەی کە ماوەی یاسایی خۆی تەواو کردو گوازاوتەوە ئەمەش هاندەرێکی باش ئەبێ هەم بۆ ئەو خەڵکانەی کە تموحیان هەیە پلە بە پلە بڕۆنە سەرەوە هەتا خانە نشین ئەبن هەم بۆ ئەو کەسانەشی کە کەمتەرخەمن بەرامبەر بە ئەنجامدانی کارەکانیان بەرامبەر بە هاوڵاتیان بەڵێ کەواتە و چاکسازیانەی یەکێتیش لەو پێناوێ و لە پێناو ئارامی زیاتری خەڵکە بە دڵنیایەوە وتم ئەو چاکسازیە لەبەر ئەوەیە کە هەردوو بوارەکە بگرێتەوە یاوە نییە لەسەر لەوانەیە خەڵکانێک باز بکرێ بڵێ وەڵا لەسەر ڕقە و لەسەر تەصفی حساباتوانە لەسەر و بابەتانە نییە ئێمە لە ناو بابەتەکانین ئێمە زانین ئێمە تا ئێستا چەند جار داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان کردو بە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و پلەی ئەفسەران کە نەکراوە ئێمە زانین سەبەبەکەی چیە بێمنەتی خەڵکی شۆکۆڵین بێمنەتی خەڵک بەرپرسیشمان دیوە لەوانەیە بە تەلەفۆنیش پێمان وتبن لەوانەیە سەردانیشمان کردبن کە بەرامبەر پێشکەشکردنی خزمەت بە خەڵک بێمنەت بوون ئەمانە ئەو خەڵکانەی گرتوێتەوە و وەکوڵێ ئەم خەڵکانش بە هەردوو شێوەکە گەر لە بێمنەتیەکەش و ئەگەر لە تەواوکردنی ماوە یاسایەکەی خۆشی حەقی خۆیەتی پێگەکەی چۆڵ بکات بۆ یەکێکیکە
بەڵێ لەبەر کاتی جەنابەت مسپاس دەکەم سپاس بە لەو ئێوەش. بەشی بەرنامە لەگەڵمان بووی زۆر دەستان خۆش. بەڕێز مقدەم یاسین ئاستی تاوانەکان تا چەند توانیوتانە مەسەلەن کوێبڕکوێ لە هەموو دنیادا لە شارێکە ئاسایش یان پۆلیس دەڵێت من ئاستی تاوانەکانم تا ئەو ئاستە دابزاند ئێوە لە شاری سلێمانێت تا چەند توانیوتانە ڕێگری بکەن لە کەسانی لە یاسا دەرچوو ڕێگری بکەن لە کەسانی کە یانەوێت ئارامی سلێمانی تێک بدەن لە کەسانی کە یانەوێت کێشە بۆ بازرگانی دروست بکەن. وەڵام من بە دڵنیاییەوە پێ دەڵێمێن بە باقسە لەسەر ئامارەکان بکەین یا بەو داتایانە بکەین کە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانیە لە بەڕێوەبەرایەتی ڕەنگە پۆلیسی سلێمانی بە دڵنیاییەوە لای ئەوانی شێ و لای سەرجەم دەستگا ئەمنیەکان هەیە. بە تایبەتی لەم ماوەی دواییدا داتاکان وا ئاماژایەن کە ڕێژەی تاوانکاری ڕێژەی ئەو بابەتانەی کە خەڵک لێی نیگەرانن ڕەنگە بەرەو کۆتایی ڕۆشت بێت ئارامێکی زۆر دابین کراوە لە ماوەیەدا و بە تێکڕاشە و ڕۆژ هێزەکانی ئاسایشی سلێمانی وەکو چۆن پێشتر شانیان نابووە بەرەوەرکە بەردەوام هەوڵی دابینکردنی ئارامی ئەدەن دڵنیایی تاوین بە هاوڵاتیان کە ئارامی سەرجەم هاوڵاتیان پارێزراوە بەبێ هیچ دوودڵیەک بەبێ هیچ بیرکردنەوەیەک لەوەی کە خوانە خواستە حاڵەتێکی ناسایی هەبێت شاری سلێمانی لە ئێسادا لە هەرە شارە ئارامەکانە ڕەنگە بڵێم وێنەی شارەکانی دەرەوەی وڵاتیش. چۆنی ئەو دڵنیایە ئەدەن ینی ئێوە تەنها لەبەرەوەی لەو دەستگایە کارەکەن یاخود بە کردار سەلماندووتانە کاک مقدەم یاسین. ئێمە بێگومان خەڵکی کوردستانی خۆمان بە تێکڕا هەموو شایەدا هێزەکانی ئاسایش شەو ڕۆژکە لە هەوڵ و مانوبوونان بۆ دابینکردنی ئارامی و ئارامەی کە لە کوردستانە هەیە خەڵکی کوردستان و دەرەوەی وڵاتی شایەتن کە لە عێراقا پێگەیەکی ئارامە کە جێگەی شانازیە بۆ هەمومان و بۆ خەڵکی کوردستانیش ئێوە دلیلێکی حاشا هەڵنەگرە جا لەوەش ئەو ئامارانی کە لە بەردەستمانان ئێمەوەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی نیشانەی ئەوە ئەدات کە ئەو کاری تاوانکاری کاری سەرانە وەرگرتن خەڵکێک لە یاسا بە دەرچوو ڕێژەکەی زۆر دابەزیوە بە دەرەجەیەک ڕەنگە بڵێن زۆر لە سفر نزیک بۆتەوە. بەڵێ ئامارێکێ لەسەر مەسەلەی وەرگرتنی سەرانە و کێشە دروستکردن بۆ کۆمەڵێک کاسبکار و بزنسمان بێگومانە بێ هەموو بەڕێوەبەرایەتیەک هەیەی و بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانیش هەیەی بەڵام خۆشبەختانە ئەو بە پێی سیرکردنی و ئامارە ئەو ڕێژەیە زۆر کەمی کردووە. ئامارەکە لای جەنابەت هەیە یاخود ئێستا من ناتوانم بە ژمارە بدەمێ بەڵام من بە ڕێژە پێ دەڵێم ڕێژەکە ڕەنگە بڵێم لە 180 کەمی کردووە. 180 کەمی کردووە. ینی کاک مقدەم یاسین کە بۆ نمونە من بازرگانێکم ئینتیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیە ینی دڵنیا بم لەوەی کە سبەینێ لە شاری سلێمانی و لە دەوروبەریا بتوانم کە بازرگانی بکەم ئێوە لە ئێوە نەترسم بەڵکو ئێوە پاڵپشتم بن. دەستگای ئاسایش هەرێمی کوردستان پاڵپشتی هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستانە بەبێ جیاوازی نەتەوەی بەبێ جیاوازی لایەن و بیر و بۆچوون و بیرکردنەوەیان. جێگەی شانازیە شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە هەموو لایەن و هەموو بیر و بۆچوونێکی تایە بە دڵنیاییەوە ئێمە ئەو بەڵێنین بە دڵنیاییەوە دڵنیایی ئەین بە خەڵک کە خەڵکی کوردستان بە ئازادانە بە ئارامیانە لە ناو ئەم شارەیە ژیانی خۆیان بە لە هەموو جۆرە شێوازەکانی ژیانی خۆیان توان بەڕێ بکەن بەبێ دوو دڵی. و ئەگەر تەنها ئاماژەکەت مەبەسێکی لە ئاماژەکانت کاری بازرگانی و خەڵکی سەرمایه‌دار و سەرمایە گوزاری لەم شارەیە من دڵنیایی لێرەوە بەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی کە ژیانیان پارێزراوە سەر و سەرمایە و سەرمایە گوزاریان پارێزراوە بەبێ دوودڵی ئەتوانن بە ئارامی ئەوەی کە بیانەوێ هەر کەسێک پرۆژەیە بکات کارێکی سەرمایە گوزاری بکات یاخود ژیانێکی ئاساییەوەکو هاوڵاتیەک یار کار و پیشەیەک یا هەر جۆرە بیر و بۆچوون و فکرێکی سیاسی ئازادە لەم شارەیە و ئاسایش بەبێ جیاوازی ژیانی هەموو خەڵکی کوردستان پارێزگای سلێمانی دابینەکە لە ڕووی ئارامی و ئاسایشەوە. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو زۆنە باڵا دەسا ماوەیە کۆمەڵێک چاکسازی کراوەکو بەڕێز هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ تاڵەبانیش باسی لێوە کرد کە ئەوان خەڵک دڵنیاکەنەوە کە قەلق نەبن و سترسیان نەبێت کە ئەوان ئارامی دابینەکەن. ئەم چاکسازیانە تا چەند پاڵپشت بۆ دەستگای ئاسایش کە دەستکراوەتر بێ بەرامبەر هەر کەسێک کە لە هەر پێگە و پلێکە کە لە دیمانەکەی شەوی ڕابردووە بە ڕێز بافڵ تاڵەبانی وتی من ئەگەر برای خۆشم بێ و دەستمان پێکرد لەو چاکسازیانە ئەمە تا چەند دەستیەوە کاتەوە پاڵپشتیەوە ئەکا بۆ
بەرەو پێشچوونی زیاتر بۆ ئارامی و سەقامگیری زیاتر. بێگومان بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بەشێکە لەو هێزانەی بەشێکە لەو توانایی کە خراوەتە کار بۆ جێبەجێکردنی ئەو گۆڕانکاریانە و بۆ چاکسازیانە و بۆ ئەوەی کە بتوانرێت هەنگاوێکی نوێ بێتەکایەوە و ڕێبازی کێکێتی نیشتیمانی کوردستان گرتوێتیە بەر بتوانین بە هەمومان سەری بخەین ئەو هەوڵانە بە ئاراستەیەک بێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ. بەڵێ تا چەند ئێوە داوا لە خەڵکەکەن کە هەماهەنگ بن خۆیان بە براو کە سوکاری هێزەکانی ئاسایش بزانن بۆەوەی بتوانن بەیەکەوە دەستێکی تۆکمە بن و بە بەیەکەوە بتوانن ئارامی و ئاسایشدا بکەن. ئێمە دڵخۆشین بەوەی خەڵکی کوردستان دایمەن شانازیان بە هەوڵ و مانوبوونەکانی هێزەکانی ئاسایشەوە کردووە و ئاسایش سلێمانیەوە کردووە و دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانەوە کردووە. لە هەمان کاتا ئێمە دائیمەن جێی خەڵکی کوردستان جێگەی شانازیمان بوون. شانازیمان بۆ کردوکە کۆڵەکەی بنەڕەتی سەرەکی کارکردنی دەستگاکانی ئاسایش هاوکاریکردنی خەڵکی کوردستان بووە. بە تایبەتی ئێمەوەکو ئاسایشی سلێمانی خەڵکی سلێمانی بە تێکڕا بە هەموو جیاوبی بۆچوونەکانەوانەیە هاوکاری تەواومان بوون. ئەو ئەمنیەتەی کە ئێمە ئەرکەکەیمان کردوتە ئەستۆ بە دڵنیاییەوانەیە ئێمە لێرەوە بە شانازیەوە باسەکەین بەشێکی سەرەکی هاوکاری و پاڵپشتی خەڵکی شارەکەمان بووە. داوا لە خەڵکی شارەکەمانەکەین داوا لە خەڵکی کوردستانەکەین بە تێکڕا هەمویان پاڵپشت و پشتیوانی دەستگا ئەمنیەکان بن بۆ ئەوەی کە بتوانین ئێمە بە ئەرکی جێبەجێکردنی ئارامی و ئاسایش هەستین خەڵکانی لە یاسا بەدەر تیرۆریستان خەڵکانێکی تاوانکار کە بیانەوێ ئاسایش و ئارامی ئەم شارە و هەرێمی کوردستان تێکبن ڕێگربین لیان و ڕوبەڕووی یاسایان بکەینەوە. باشە بەڕێز مقدەم یاسی من ڕۆژنامە نووسم ئەگەر بازرگانێک سبەینێ پەیوەندی بەمنەوە کرد مەسەلەن کەسێک کاسبێک خۆی بخۆی ئەوێت لە هەر بڕپارێک بێ کاسبی و بازرگانی بکات کەسێک ڕێگری لێ کرد مەسەلەن نایاسایی و کەسێک هەوڵیدا سەرانەی لێ وەربگرێت ئێوە مەسەلەن پەیوەندی بە ئێمەوە کرد ئێوە بەڵێنی چی بەو خەڵکانە ئەدەن ئەمە ڕوو ئەدات لە سلێمانی لێرە بەدووە؟ ئێمە دڵنیایی ئەینەوە چەند جارێک تریش لەسەر ئەو خاڵە قسەم کردو ئەم جارش کە دووبارەیەکەمەوە وەکو چۆن پێشتر و ئێستاش و بۆ ئایندەش بەردەوام ئێمە لە خزمەتی تێکڕای خەڵکی کوردستانی لەو چوارچەوێشە خەڵکانی سەرمایهدار و خەڵکانێک کە بیانەوێت کە کاری سەرمایه‌گوزاری لەم شارەیە بکەن نەک تەنها بەرەو داوایەکیان ئاراستەی تۆ هەبێ دەرگای ئاسایش شەو و ڕۆژ کراوەتەوە هێزەکانی ئاسایش لە هەموو شوێنێکی ئەم شارەیە هەن ئێمە بنکە و بارەگا و شوێنەکانمان لە هەموو سوچ و کەلەبەرێکی ئەم شارە هەیە لە پێناوی دابینکردنی ئارامی و ئاسایشی تێکڕای هاوڵاتیان هەر کەسێک نەک تەنها کەسێکی سەرمایهدار لە هەچ کاتێکە هەز مەترسیە بکە هەزبانە ئارامیە بکە دەرگاکانی ئاسایش کراوەتەوە تەلەفۆنە هێڵە گەرمەکانی ئاسایش بەردەوام شەو و ڕۆژ کراوەتەوە لە هەچ دەقەیەکە ئێمە بێگومان سەر و ماڵی خۆمان وەکو کارمەندانی ئاسایش وەکو هێزەکانی ئاسایش لە پێناوی هاوڵاتیانی ئەم شارەمانەدانین. بەڵێ ئێوە لە ماوەی ڕابردوودا لە بەشی ئۆپەراسیۆنەکانتان ینی چۆ خاڵە گومرجەکانیش تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی قاچاقی لە خاڵە سنووریەکان کە باسی لێوەکرا و پەرلەمانتاران باسییان لێوە کرد. بێگومان کاریگەری هەبووە ئەگەر ڕەنگەم پرسیاریان ئەوەی کە ئاراستەی منەکەی ئاراستەی و خەڵکانە بکەیت کە لەو مرزانە لەو شوێنانەیە کە کاری بازرگانیەکان هاتوچۆکان ڕەنگە ئەوان بتوانن وەڵامێکی بێلایەنانە و ڕاست و دروست بنەوە وەکەوەی کە ئێستا ئێمە و دەستگای ئاسایش کە ئەڵێن بێگومان توانیمانە باشتر لە جاران ئەو خاڵە سنووریانە کۆنتترۆل بکرێ باشتر ئەو دام و دەستگایانەی ئەمنیانی کە لەوێن بتوانین ڕوبەڕووی ئەو کەسانە بینەوانێک کە کاری قاچاقچێتی کارێکەکەن کە زەرەر و زیانی بۆ ناو ناوبانگ و حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت لە هەموو ڕۆکانەوە. ئێستا دەتوانین بڵێن بە تەواوەتی ڕێگریتان لێ کردووە؟ ئەتوانم بڵێم بە شێوەیەکی ئێجگار بە ڕێژەیەکی ئەجگار زۆر ئەو دیاردەیە کۆتایی پێاتوە. بەڵێ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ وەگەر پامێکیشتان هەبێ بۆ هاوڵاتیان دواپیان من بۆ خەڵکی کوردستان یا بۆ دانیشتوانی شاری سلێمانی من لێرەوە دڵنیانەکەمەوانەیە کە شارەکەمان شارێکی ئارامە شارێکە کە هیچ
دوودڵیەکی تیانە هیچ ترسێک نییە. شاری سلێمانی شارێکە لەو شارانەی کە ڕەنگە ڕێژەیەکی ئەجگار زۆر ئارامی و ئاسایشی تیابێت، خەڵک لە هەموو ڕوێکەوانێ ژیانی پارێزراوە. ئێمە گەربێنە سەرەوەی باز لەسەرەوە بکەین کە لە هیچ شارێکە لە هیچ شوێنێکە لە وڵاتێکە بڵین لە 100% کردەوەیەکی نابەجێ یا دەرچوو لە یاسا ڕوونایە. بێگومان ئەمە ئەتوانین بڵین لە هەموو شوێنێکی جیهانە لە هەموو خاڵێکی سەرم زەمینەیە ڕوودا و ڕوئەیە کارەساد ڕوئەیە، بەڵام بە خۆشبەختانە هێزەکانی ئێمە بەردەوام چاوکراوە ماندوونە ناسانە کارەکەین بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەموو کارێکی تاوانکاری بینەوە. دڵنیایەنەکەمەوانەیە کە ئەم شارە ئارامە هێزەکانی ئاسایش لە پێناو خزمەتی ئەوانە بارکەکانی خۆی هەڵەسێ. ئەو مەفرەزانەشی کە جاجار لە سەر جادەکانن لە پێناوی پاراستنی و پارێزگاریکردنی ژیانی هاوڵاتیانە بۆ دەستگیرکردنی خەڵکی تاوانبار و خەڵکێکە کە هەوڵی تێکدانی ئارامی ئەم شارە بات. لەوە زیاتر هیچ ئەرکێکی تری نییە. هێزەکانی ئاسایش لە چوارچێوەی کار و بەرنمەکانی پارێزگاریکردنی لە خەڵکی کوردستان کارەکات و زۆربەی ئەو هێزانەی کە جەنابەت پێشتر ئاماژەت پێە لە چوارچێوەی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیە کارەکەن و هیچ بەرنامە و کارێکی تر نییە غێری پاراستن و بەرژەوەندی خەڵکی کوردستان و شاری سلێمانی نەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مقدم یاسین سەمیع و تەبێژی ئاسایشی سلێمانی. سپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد تێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەکتان. ئەمانەتی خوای گەورە بن.